بەرنامەی ترافیکەم جارە باز لەوە کاری گواستنەوەی گشتی هاتوچۆ دەکات. لەم بەرنامە کێشە و گرفت و دۆخیاڵەکانی گواستنەوەی گشتی دەخینە ڕوو. دەمانوێت بزانین لە بواری هاتوچۆ هێڵەکانی گواستنەوەی گشتی وەک پاسەکان پابەندن با ڕێنمایەکانی هاتوچۆ و پاراستنی گیانی سەرنشینەکان، هەروەها بەدەداچوون بۆ مەرجی تونند و تۆڵیان دەکرێت، چونکە لە هەر کەم و کوڕێک لە مەرجەکانی تونند و تۆڵی لە یەک پاس ژیانی زیاتر لە 30 هاوڵاتی دەکەوێتە مەترسیەوە. سەبارەت بەو بابەتە ترافیک شارەزای هاتوچۆ دەبینێت و باز لە دۆخی پاسەکان و کێشەکان دەکات. دیارە هۆکاری گواستنەوە زۆرن و بە تایبەتیش شوفێری تایبەت بە ئۆتۆمبیلەکانیان وەکو قەمەرە و هەروەها شوفێری تایبەت بە پاس. من دڵخۆشم بۆەوەی کە زیاتر پاسەکان پەرە بسێنن زیاتر بن بۆ ئەوەی شەقامەکان زیاتر ئاڵۆزی بەخۆیاندەوە نەبین خنکانی هاتوچۆ نەبێ. چکە پاس هاوڵاتێکی زۆر دەگرێت، پاسی وا هەیە 32 نەفەرەگرێت، پاسی وا هەیە 18 نەفەرەگرێت، پاسی وایە 14 نەفەرەگرێت. ئەم پاسانە سایقی پاسەکان بەرپرسیارن لە گەیاندنی ئەو نەفەرانەی کە سواری پاسەکان دەبن و ئەو پاسانە لە ناو شەقامەکاندا بە شێوەیەک ئەبێ کار بکەن پابند بن بە جێبەجێکردنی یاساکانی هاتوچۆ. چکە بەڕاستی پاس لە ناو شاردا بۆ گواستنەوەی هاوڵاتی زۆر گرنگە و خنکانی هاتوچۆش کەم دەکاتەوە، بەڵام ئەبێ برای شوفێر ئەوەندە بەرپرسیارەتی وەرگێ بە تایبەتی ئەوانەی کە مامەلە بە پاڵەکەن لە ناو شارە تیژڕەو نەبن. زۆر جاری وا هەیە لە نەتیجەی تیژڕەویە ئەو شوفێری پاسانە جگەرەوەی کە خنگانی هاتوچۆش درۆ دەکەن تووشی پیاکدادانی ببین لەگەڵ هاوڵاتیانە و دوای ئەوە ئەوانەی کە شوفێری پاسن بایەق بدەن بە پاکوتەمیزی پاسەکانیان ناو سیارەکان لە کوشنەکانی سیارە. ئومێدەوارم شوفێری پاس زیاتر پابند بێ چونکە نەفەری زیاتری پێەیە بۆ گواستنەوە و زۆر جار پاسەکان لە شارێکەوە بۆ شاریش کرد دەڕۆن. ئەمانە بەرپرسیارن لە ڕۆحی نسبەتی زۆر لە هاوڵاتیان وەکو تەکسیەک نییە ئەگەر 3 نەفەر 4 نەفەری پێبێ ئەبێ لەسەر خۆ هێمن بڕۆن و ئەو شوفێری پاسانە بەرپرسیارن لە گەیاندنی ئەو هاوڵاتیانی کە لە شوێنێکەوە دایانگەین بۆ شوێنی چکە خوانەکە لە هەر ڕووداوەکە کاریگەری لەسەر نەک هەر شوفێرەکە لەسەر هاوڵاتیانی ئەو نەفەرانش درۆ دەبێ بەرپرسیارەتی ئەکەوێتە سەر شانی شوفێرەکە. لەبەر ئەوە داواکارم لە شوفێری پاڵتیژ ڕەو نەبن بە هیچ شێوەیەک، چکە بەڕاستی پاس لە نەتیجەی تیژڕەویە خەتەری وەرگەڕانی زیاتر لەسەرە وەک لە تەکسیەک. بە ئومێدی ئەوەی هەر هەمومان لە ئارامی دابژین و شوفێری پاسەکانیش سەرجەمیان لە ئارامی دابژین و تووشی هیچ کێشە و گرفتێک نەبن. پۆلیسی هاتوچۆ پلانی چۆنێتی بەدەداچوون و چاودێری دۆخی هاتوچۆ هێڵی گشتی لە پاسەکان دادەنێت. ترافیک بەو مەبەستە لەگەڵ مەفرەزێکی پۆلیسی هاتوچی هەولێر دەست دەکات بە بەدەداچوون. دەست دەکەن بارکەکان بۆ ڕێخستنی پاسەکان و دەستنیشانکردنی کێشە و گرفتەکانیان. بەشێکیش لە بەرنامەی هاتوچۆی هەولێر هۆشیاری شۆفێرانی هێڵی گشتیە. سەرەتا لە قوتابخانەکان دەست پێ دەکەن بۆ پاراستنی گیانی قوتابیان بەشێک لە پاسەکان دەوەستێن و لێپرسینەوە دەکەن لە حاڵەتی هەبوونی کەم و کوڕی یان سەرپێچی. لێرە دەست دەکەن بە لێپرسینەوە. ئەگە تەماشای فاسی سیارەکەت بکەن وەرێ بە سیارە بکەن حەزەکەت لە 22 بەسەر 23 بەسەر دەزانی توشکردنی ساڵانەی ئەو سیارەی زۆر گرینگە هەرچ یعنی عیب و کەم و کوڕێش ئەو سیارەی هەبی لە بۆ وەنیە ئێستا تو دەزانی ژیانی ئەو تەڵەبانە هەمووی ئامانەتی دەستێتەوە وەنیە باشە دا توێژە خەدەبی ینی ئەو ئامانەتە دەبی بپارێزی بەچێ ئەک ناشد ئەوەیە پشکنی سیار ئەتوانە لێرە نەتکردیا کەواتە ئەمە لێرە ئێستا ئیجراعاتی خۆمان لەگەڵ
مەتەڵەبە لەگەرە ڕۆحی ئەو مەتەڵەبەی ئامانەتی دەستی تووە حەزەش نەکرێت سیارەکەت ئێستا دەزانی سیارەکەت سعی بێ دەزانی ئەیلۆ هەزەی ناکەیت ئەگە بچی هەزەی بکەیت دەزانی ئەو کاتی تاقیت دەبیەوە لە کەم و کوڕی عیبەکانی سیارەت وەیە دەلەوێ ڕاگرەوە لە خوارێ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر ڕۆژانە دەین سەردانی پێش قوتابخانەکان دەکەین بە مەبەستی ڕێخستنی شەقام بە مەبەستی ڕێنماییکردن و ئاگادارکردنەوە شوفێرانەی کەوا پاسیان پێەیە بۆ گواستنەوەی قوتابیەکان چونکە ئێستا تەماشا بکەین هەر پاسێک لەوانە 25 قوتابی هەڵدەگریتن یعنی کەوا دەکا 25 ڕوح و گیان ئامانەتی ئەو شوفێرەیە ئاگاداریان دەکەینەوە کەوا پابەتن بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ بە هیچ شێوەیەک مخالەفە و سەرپێچی هاتوچۆ ئەنجام نەدەن. ساقي وساري يتوا كذا إجازة كم دي؟ إجازة كم دي؟ إيه إجازة كم دي؟ سيد راد قلت السيد أجلوا لي بعد بيري والله سيدي ما ليش يا براينك أنت تمشي وساري بكين سيد راد قلت بو قرفتوا عرقليه هات شوي دروس كربوا عليه يعني مش لو حالتنا إجراءاتيان لقد كان. والله تاكسي هي والله سيدي. إذا التاكسي هي دبيها وراقري. بشرف التاكسي هي دبيها وراقري. إلو لا برس قينا لا بيش وراقري لا يأخذ ذهبوا لبنده. ذهبوا ينبوا. والله آخر جار بسيدي. آخر جار. قينا أنا من بقوم لا باخذ بنظام عمل يصير هذا. والله سيدي. إيش تبصر؟ وين مايكي؟ زارا وكاري فين وين مايكي؟ آخر جار والله يعني. بزار إيش كوا عددي جبار ناس. واحد بقرعان بقرعان. دي الله. أو زارا وكاري بزار إيش كوا بقرعان آخر جار. دي الله. يلا زارا بقول. ڕووداوەکانی هاتوچۆ گەورە و بچووکە و منداڵ و گەنج و پیر ناناسێت لە هەر چرکە ساتێک بەهۆی سەرپێچێک یان کەم تەرخەمیەک قوربانی لێ دەکەوێتەوە. هەموو ڕووداوانەش بێهۆکار نین بەڵکو لە ئەنجامی هۆکارێک کە سەرپێچێک دەکەن یان کەم تەرخەمیەک لە سەرکردایەتی شۆفێرەکە یان پشتیوەخستنی مەرجەکانی تونند و تۆڵی ڕوودا و دروست دەبێت. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر لە ماوەی ڕابردوو بۆهۆی ئەو هەوڵ و ئامادەکاریانەی کەوا لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر کردی ئەوەش بووە هۆی ئەوەی کەوا مخالەفاتی مرۆڕی سەرپێچەکانی هاتوچۆکەم بیتەوە و هەروەها ئێستا لە بواری ئەندازەی هاتوچۆ تەماشا بکەن شەقامەکان بە شێوەیەکی زۆر ڕێک و پێک و سەردەمیانە دروست کراوە لە ڕووی دیزاینکردنی شەقامەکان و لەینەکەن وهەروە لە ڕووی دانانی هێماکانی هاتوچۆ کە ئەمە ژوای کردووە کار ئاسانێکی یەکجار باش بۆ خوشک و برا شۆفێرەکانمان بکە لە شەقام ئەمەش بە هەوڵ و تەقەڵای کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بەدەستخۆشیەوە لەلایەن وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کارانە ئەنجام درراوە بۆ ئەوەی کار ئاسانێکی تەواو بۆ خوشک و برا شۆفێرەکانمان بکرێ و بۆ ئەوی دوور بوون لە هەموو ڕووداوێکی نەخوازراوە و ڕووداوی هاتوچۆ. لە بەردەوامی بە دەداچوونەکانی پۆلیسی هاتوچۆ دەچنە ناو گۆڕەپانی پاسەکان لێرە بەشێکیان ئاگادار دەکرێنەوە و بەشێکیش لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت.
ئافسەری سەرپەرشتیار لە هاتوچێ و لێر دەست دەکات بە لێپرسینەوە. بەشێک لە شۆفێران ئامۆژگاری دەکەن و بەشێکی شاگادار دەکرێنەوە و لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت. هەزای سیارەکەت مەزبوطە؟ ئەز خەڵەکە هەزت کێشەکەی مە لێرەیە شکۆ جێ بدە من سیارەی تو چەند نەفەریە؟ 23 نەفەرە؟ 25 نەفەرەوەنە یعنی 25 نەفەر ڕۆحیان ئامانەتی دەستی تووە سیارەکەت خوانەکە کێشەی هەبی جێ بدە برات ئیجازەکەم بدە خوانەکە سیارەکەت یەک کێشەی هەبی لە ڕێ بڕۆی یەک تەکەری دەرچیتن 25 کەس ژیانی دەکەوتە مەترسی لۆ چەند هەزەکەت چەند قەردارە؟ چەند قەردارە هەزەکەت؟ ئیجازەکەت نوێ دەستت خۆش بی بەس هەزەکەت زانی چەند قەردار؟ هەزەکە 2 ساڵە قەردارە لەبەر چ ناکەیت؟ باش جێ بدە من نەخۆشی خودا شفات بدە بەس ئەمە ساڵەیەک جەرداوای هەزە لێ دەکەین ئەمە نەمان گوت هەمومان جوی جارێک بڕۆ هەزەکمان لۆ بکە ئێستا تو دەزانی سیارەت چ مشکلێ هەیە؟ ئەخ دەزانی ئەتو کەچی هەزت کرد ئەو کاتی پێت دەڵێت سیارەکەت مەزبوطی یاننا وەی یاننا 2 ساڵە هەزەی نەکرایە داوای لێبردن دەکەیت. تا هۆرنەشی تاوا لێ دەتاوە دەست داگرێت عافیا باش ئەو هۆرنە لۆچیە قەینا پێویتە نا ئاشە چتووە من نەگوتە درۆی دەکەی ئاشە چتوو بەس ئەو هۆڕینە لە بێزارکردنی خەڵکی زیاتر یەکشی بکەی نییە هەزەکەت چەند هەزەکەت مەزبوطە؟ ئێرتەوە مخالەفەکانی یەکچەند ئەوەیەکەوە هەزەکەی مەزبوط نییە نزیکەی 3 ساڵە مەرجەکانی توند و تۆڵی فحسی مەرجەکانی توند و تۆڵی نەکردە خوانەکە ئێستا و سیارە کەس نازانێت چ عیبی هەیە لۆی مەرجەکانی توند و تۆڵی لۆ ئەوەیە هەتا شوفێر بەخۆی تاکید بیتن کە سیارەکەی کێشەی نییە هەتا شوفێر لەوەی تاکید بیتن کەەوە ئەو هاوڵاتیانی کە لەگەری سوار دەبن دەتوانن بە شێوەیەکی سەلامەت بگەنە شوێنی مەبەست بەزاکە تەماشای ئەو برادەرەی بکەنە شوفێرە بە ڕێزا مەرجەکانی توند و تۆڵی 3 ساڵە هیچی ئەنجام نەدایە زایدەن جگە لەوەش هۆڕنی بوشی بەستایە ئەو هۆڕنە بوشە تەنها دەبێتە هۆی ئەوەیەکەوە خەڵک یعنی هاوڵاتی بێزار بکاتن بۆی ئەمە لەو حاڵەتانی زراعەتیان لەگە دەکەین هەم وەصلی ئاگادارکردنەوەیان بۆ دەکەین هەم هۆڕنە بوشەکەیان لێ وەردەگرین و ئێوە سزاشان بۆ تۆمار دەکەین. برا مۆڵەتەکەت بەسەر نەچووە دەستت خۆشبی سەنێویەکەت بەسەر نەچوە دەست خۆ هەزەکەشن مەزبوط دەست خۆشبی تەنها بەس دەستخۆشی لێ دەکەین قەڵب ساغوی ئەتو برای بەڕێزی تاوا دەست خۆشبی. هەزەکەت مەزبوطە دەستت خۆشبی بەس ئەو هۆڕینە ئەو پەردەیە وەزعەکەی تێکدا وەزعەکەی تێکدا گلەی مەکە بدەبرات گلەی مەکە سیارەکە لێ ڕاگرە وەرە وەسڵەچی بدەی هۆڕنی بوش زایدن تاقم پەردە. بەس هۆکارەکەم پێ برێ بەستانێ و تاقم پەردەی سوودی هەیە سوودەچی سوودەکانی یەک پێم جوان بوو لەمێشە لە پاسیدا بڕێمە باز لە بەوەی پێت جوانە کا هەزەی نوێ بالضبط ئەو لە کۆیە کرا تا دەچ بەس تاقم پەردەکە ئەزیانەوە تا تاقم پەردەکەمان بدیان دەکەمەوە سڵ چکە مخالەفێنان چاپۆشی لە پەردەی ناکەم چاپۆشی لەمە ئێدە ئێستا لە بیلۆم بینی لە بیلۆی کێلۆم بینی یان دەکەمەوە سڵ. کە پەردەکانی تەسنیم کردی ئیجازەکەی بدەوە.
سيارك فيها پۆستەری پێ چەند نەفەر لەگەرە لەفەی پێ کا ئیجازەکە کو دەبی ئیجازە لە مارێبی کاکە کورا تو جێب دەبرات ئەتو سایقی سایق 25 نەفەر ڕۆحیان ئامانەتی تووە دەبی ئیجازەت نەبی ئەگەر باسی سەرپێچی ئەو ئۆتۆمبیلانە بکەینکەوە لە هۆیەکانی گواستنەوەی گشتی بەکاردێ دەبینین سەرپێچی هەرە زەقەکەیان چییە بێمۆڵەت زایدەن پابەندینە بە نوێکردنەوەی سەنەویەکانیان یاخود بەی شێوەیەک فەحس و هەزەکانیان ناکەن و هەروەها یەکەشکە لە مخالەفانەی کەوا هەیتیان دەمێت لێرەوە ئاماژە پێ بکەم زۆربەی سایاقەکان لە ڕێگا با شێوەیەکی هاش و هوش و زازیک دەڕۆین کە ڕایان دەگرین لە بۆ مەسەلەی ئیزراعاتکردن پێمان دەرەوەڵە دەقەمان نمایە یعنی ئەوەش وا دەکا لێرە تعویزیان لە جادەی وەردەگرنەوە ئەوەش وە دەکەن بە زاگزیک و هاش و هوش بڕۆن مەترسی دروستکەن لەسەر ژیانی شوفێرانی تر یەکەشکە لەو مخالەفانەی کەوە شوفێری پاسەکان بە تایبەتی ئەنجام دەدەن وەستانی نەفەری زیادە ینی بارکردنی نەفەری زیاد کە زۆر جار دەبینی نەفەرەکان لەسەر دەرکەی ینی سواریان دەکەن ئەوەش مەترسی دروست دەکاتن لەسەر ژیانی ئەو هاوڵاتیانە. ئەگە تەمەشای یەکێک لەو سەر پێچیانە بکەین ئێستا ئەو برادەرە ئەو برا شوفێرە بەڕێزە بە شێوەی پێچەوانی شەقام هاتیە یانە هەتا چاوی بۆمە کە ئەو سیارەکەی جوولان دەگەنە ئێستا ئەگەمە بۆ گریمە بۆ شەقامەیدانە هات باینە یعنی جێی لێنە بۆگەنی ساعتر هەڕاوەستا بە عرقەلە و گرفتیات چۆی لە بۆ شوفێران تر دروست کرد بە سیدی دەڵێ ئەمە سایق نەبوومە لە سەکن بوومە هاتوومە سیارەکەم لا بردیە لێرە دامناڕێ ئەو سنەی ویەونی ئیجازەکەی خۆت بگرە بە سیارەکەی ڕاستکەنەوە خۆ زەحمە نەبێت سیارەکەی ڕاستکە برا باش حواڵت عکس ڕاتگرت بووە دە ئیجازەکەم دێت خۆ زەحمە نەبێت دەزانێ عکس غەڵەتەوە نیە ئەی دەتەوە دەستت خۆش بێت برای بەڕێسی کاک داوت خۆ وەستە شیلۆ بکە بەس سیارەکەی ڕاستکەوت خۆ زەحمە نەبی برایەکەم بێ زەحمە سیارەکەی ڕاستکەوە یشکە لەو گرفتانێکەوە ڕۆژانە ینی دووچاری ئەفسەران و پۆلیسیات چۆ دەبتەوە دەبینی و هاوڵاتیانەکەەوە زۆر بە شێوەیەکی تووڕەبوون و عەسەبی قسەمان لەگە دەکەن بەس ئەمە لەو حاڵەتانەش دڵمان گەورەیە بەڕاستی زۆر بەهێمنانە و زۆر بە شێوەیەکی جوان ئەمە جوابیان دەدەینەوە چکە ئەمە لە بۆ خزمەتکردنی ئەو شارەینا لە بۆ ڕێخستن و خزمەتکردنی برا و خوشکە شۆفێرەکان. بەدەستخۆشیەوە بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەڵساوە بەدابینکردنی گشت ئەو کەلوپەلانات هەم لە سەیارە هەم لە جلوبەرێک هەم لە جیازی لاسلکی هەم لە ماتۆرسکیلەکان بۆ پۆلیسی هاتوچۆ ئەوەش کەوا دەکات زیاتر ئەرک و ئیشەکانی ئێمە ئاسانتر بکات بۆ ئەوەی زیاتر خزمەتی ئەو شارە بکەین و زیاتر خزمەتی خوشک و برا شوفێرەکانمان بکەین ئەگە ئاماژە بە خاڵیشتر بکەم ئێستاکە ڕەوشی ڕێگاوبانەکان زۆر زۆر بەعنی بە شێوەیەکی ڕێکوپێکە بەدەستخۆشیەوە بۆ بەشی ئەندازەی پۆلیسی هاتوچۆی هەولێر کەوا دەبینین هەم لە ڕووی سبوخکردنی جادەکان هەم لە ڕووی دانانی هێما و فسفۆرەکان زۆر بە شێوەیەکی هەندەسیانە و ئەندازایی کەەوەش وا دەکات
ببتە کار ئاسانیەکی تەواو تەواو لە بەردەم شوفێر و هاوڵاتیان. بەنسبەت شوفێرەکان کە بە شێوەیەکی عام قسەی بکەم زۆربەی شوفێرەکان دەتوانم سێ بەش شوفێرەکان پابندن بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ بەشێک دەمێنێتەوە کەوا پابند نینە ئەوانەش ئێمە ئامۆژگاریان دەکەن ڕێنماییان دەکەن بەڵام ئەگە هات و مخالەفەکەیان زۆر گەورە بن ئیزراعاتی خۆمانیان لەگە دەکەین بۆ ئەوەی جارێکی تر ئەو سەرپێچیانێکەوە ئەنجامی دەدەن دووبارەی نەکەنەوە. خاڵێکی تر دەمەوێت ئاماژە پێ بکەم بەهۆی ئەو متمانە و هەماهەنگێکەوە لە نێوان پۆلیسی هاتوچۆ و هاوڵاتی هەیە بۆتە هۆی ئەوەی کەوا هاوڵاتیان دوور بن لە ڕوودا و پابند بن بە یاسا و ڕێنماییەکانی هاتوچۆ لێرەوە دەستخۆشی و سوپاسی لە خوشک و برا شۆفێرەکانمان دەکەین کەوا پابندن بە یاسا و ڕێنماییەکانی پۆلیسی هاتوچۆ. حکوومەت و وەزارەتی ناوخۆ لە بواری هاتوچۆ و ڕێگاوبان باشترین خزمەتگوزاریان لە بواری ڕێگاوبانی ستاندارد و پڕلهێمای هاتوچۆ و هێڵکاری و سیستمی ڕووناکردنەوە دابین کردووە. ئەو پێشکەوتن و پاڵپشتی کابینەی نوێمی حکوومەت یارێمی کوردستان بۆتە هۆکاری کەمبوونەوەی ڕوودا و قوربانیانی هاتوچۆ و دابەزینی ڕێژەی سەرپێچی و پابندبوونی شۆفێران. ئەو هەوڵانی پۆلیسی هاتوچۆ زیاتر بۆ ڕێخستنی شەقام و هۆشیارکردنەوەی شۆفێرانە کە ئامانج لێ بنیادنانی کۆمەڵگەیەکی هۆشیاری هاتوچۆ.